گروپێک ئامادەبوویەک لە پارکی گەشتیاری قەرەناو ئیلاف عوسمان کە 3 ساڵە لێرە پەرەم بۆ ئیشەم داوە کە گەشتیاران دێن ڕوو لە ئێمە ئەکەن. سەرەتا بازاڕی باش بوو، ئێستا ئەم قەیران و وەزعی هەرێمی کوردستان و عێراق کاریگەری کردووە لەسەر نەبوونی بازار و گەشتیارەکانمان ڕووی لەکەمی کردووە، بەڵام بوونی هەفتە بازار و فیستیڤاڵ و ئەو شتانە بۆ دوکاندارەکان بۆ وەزعی هەرێم باشتر ئەبێ کە ئێمە توانین فرۆشمان زیاتر بێ لەو کاتە بۆ گەشتیاران لە شار و شارۆچکە جیاوازەکانەوە ڕوو لە ئێمە بکەن و ئێمە بتوانین بەرهەمەکانی خۆمان لێرە ساغ بکەینەوە. من وەکو خودی خۆم 3 ساڵە لێرە ئیش دەکەم لە پارکی گەشتیاری قەرەناو کە پارکێکی خێزانیە، پارکێکی هێمنە، خێزان بە ئارەزوی خۆی ئەتوانێت بە شەو بمێنێتەوە، بگرا هەیە عایلی وا هەیە 3 شەو ئەمێنێتەوە. لێرانە بە بۆنەی بە حکمی ئەوەی کە پارکی گەشتیاریە لەوانەیە گەشتیار ینی قەرەباڵغتر بێ وەک لەوێ من بچم لەناو بازارێک دوکانێکدا بنم کە گەشتیارەکەی دێت چاوی بەشتەکانەکەوێ دیکۆرەکەی جوان بێ ئەو کاتە فرۆشی زیاتر ئەبێ وەکو لەوەی کە من لە شوێنێکی دیکە دوکاندانم و پارکێکی هەتا بڵی هادئ و یعنی لە هەموو ڕوویەکەوە ئاسانکاری کراوە سەلامەتە بوویە کە من لێرە ئیش ئەەکەم. خانمان بۆ ژنان زۆر کاریگەری ئەبێت کە لە دەرەوە ئیشێک بکەن پشت بە خۆیان ئەبەستن، ینی بەهێست ئەکات، چاوەڕێی دەستی کەس ناکەی بۆ خۆت بە مرتاحیدی و ئەڕۆی. من لەگەڵ براکەما ئیش ئەەکەم زۆر مرتاحم، زۆر کاریگەری هەیە لەسرم، دەرونیەن ینی باشتری وەکەوەی کە هەر لە ژوورێ بیت. ئەگەر ڕۆژێک نەیەمە سەر ئیش بێگومان من پێی بێتاقەت ئەبم، پێی بێزار ئەبم کە دێمەێرە لەگە گەشتیارەکانە مامەڵەکردنیان خۆشە. بگرە ئەگەر من هەر لە ماڵەوە بم ڕۆژێک دوان سیان نەیەمە ئیشەکەم دەرونیم بێتاقەت ئەبم، ینی حەز ئەەکەم دایما بێمەوە سەر کارەکەی خۆم. گومان ئیشێکی زۆر گرینگە، ئێمە داوا ئەەکەین کە ساڵانە دووبارە ببێتەوە، هەفتە بازارەکانە، فیستیڤاڵەکانە، ینی هەر پرۆژەیەکی جوان، هەر پرۆژەیە کە بتوانین بەرهەمەکانمان ساغ بکەینەوە، بتوانین شتێکی جوان بکەین، ینی تەقتەق بۆ بە قەزا ئەبێ دەری بخەین، شتە جوانەکانی دەربخەین، خانمان بێ، پیاوان بێ، هەمووی چین و توێژەکان گەنجان بێن، بتوانن لەو ڕێوە بژێوی ژیانیان پەیدا بکەن، بتوانن مرتاح بن، دەرونیێنی خۆیان مرتاح بکەن. براتنتانەکەم من مامۆستا خاڵ محەممەدم لە سلێمانیەوە، سەرپەرشتیاری گروپی شاهانە گروپم بۆ فیستیڤاڵ، هەروەها خاوەنی کتێبخانەیەکی بچکۆلانم بە ناوی کتێبخانەی بێخاڵ و هەروەها خاوەنی ڕێکخراوێکیشم. سوود و مەبەستی ئێمە بۆ ئەم فیستیڤاڵە هەفتە بازارانەیە ئەوەیە کە خانمانی دەزڕەنگین، زۆرینەی خانمانمان لێرە بەهرەکانیان شاراوەیە لە ماڵەوە، بەداخەوە لەبەر بارودۆخی ناهەمواری وڵاتەکەمان ناتوانن ئەو بەهرە و کار و چالاکیانەیان پەرە پێبن بێنن لە بازارەکانە بیفرۆشن بە بۆنەی گرانی بارودۆخی کۆمەلگاکەمان، بە بۆنەی نەبوونی موچە و کۆمەڵەیە بابەتی تر کە گرفتە بۆیان، ناتوانن دوکان بگرن، ناتوانن مەسەلەن زۆرینیان ناتوانن لە ماڵەکانیان ناشتەکان بە لە ڕێگەی پێیجوشتەوە ئیش بکەن. لێرە ئێمە ئەم هەفتە بازارانە، ئەم فیستیڤاڵانە ئەکەینەوە بۆ ئەو خانمە دەزڕەنگینانەی کە بەهرە و توانایان هەیە، جا چ بەکاری چنین بێ، چ بەکاری دەزڕەنگینی تر بێ، چ بە خواردنە کوردەواریەکان بێ، بە شیرینیەکانیان بێ، بە کۆمەڵێ کار و چالاکی جۆرە و جۆر بەهرەکانیان لێرە نمایش ئەکەن، ئەیفرۆشن، هەم داهاتێکی باشیان دەست ئەەکەوێ بۆ خۆیان و هەم ناساندنی کۆمەڵێ لە چین و توێژەکانە لە هەموو شار و شارۆچکە و قەزا و ناحیەکانەوە ئەم ئافرەت و خوشکوبرایانە لێرە کۆ ئەبنەوە، بە تایبەتی ئافرەتەکانمان جەوێکی تایبەت ئەڕەخسێ بۆیان، هەم تۆزێ لە ماڵەکانیان یێنە دەرەوە و هەمیش بەهرەکانیان نمایش ئەکەن لێرە. من بە شێوەیەکی گشتی کتێبی هەموو بابەتە کتێبێگەێنم، بە تایبەتی کتێبی پەروەردەیی ئەهێنم، بابەتی ڕۆشنبیری ئەهێنم، فکری ئەهێنم، فەلسەفی ئەهێنم، ئاینی ئەهێنم کە دوورە لە توندڕەوی. بەڵام ئێستا لە وەرزی ئێستای وەرزی نوێ قوتابخانە دانانەوەی قوتابخانە زیاتر بابەتی پەروەردەیی ئەهێنم.
تایبەتە بە چیرۆکە مناڵانەکان بە فێربوونی زمانەکان بەبێ مامۆستا ئینگلیزیە عەرەبیە ئەلفوبێی مناڵانە هەروەها تەڵەبی زۆریش لەسەر ڕۆمان و کۆمەڵێ بابەتی گەورە هەیە ئەویش هەمووی لەسەر ئەساسی مەسەلەن چۆن بڵێن پێداچوونەوەمان بۆی کە بابەتەکان هەر هەمویان بابەتێکە کە بۆ کۆمەلگا شیاون.